شەیدان میوانانی بەڕێز هەیەتەکانی بەشدار لە هەر چوار پارچەی کوردستان خوشک و برا خۆشەویستەکانمان سڵاوێکی گەرمتان لێبێت. ئەوەی کە ئەوڕۆ ئێمە لێرە لە هەموو بەشەکانی کوردستان لە دەوری یەک کۆکردوتەوە تەنها ئەوەندە نییە کە بە جیسم و بە گیان لەگەڵ یەک دانیشتووین، بەڵکو مهمتر لەوە و گرنگتر لەوە ئەو بیر و باوەڕ و خەبات و تێکۆشانەیە کە لە هەر گۆشەیەکی ئەو کوردستانەدا بەردەوام بێ، لە هەر جگایەکی پەیکەری ئەو کوردستانە بریندار بێ، تێکۆشەران و خەباتکارانی کورد لە بستی ئەو خاکەدا بەشکراوەدا گیان فیداکاری بکەن. ئەوە لە دڵی هەموماندا و لە ئیرادەی هەموماندا هەیە. کوردستان کوردستانی هەمومانە، لە هەر جێگایەک سەرکەوتن بێ هی هەمومانە، و لە هەر جێگایەک کۆسپ و دەرد و ئازار بێ هەمومان دەیچێژین و پێکەوە خەمەکان دابەش دەکەین. ئەو کۆبوونەوە و سەرخۆشیە نمونەی ئەو یەکگرتوویەیە. ئێمە ڕەنگە لە بەشە جیاجیاکانی کوردستان لە مێژۆکەماندا و لە ئێستادا هەر کامێکمان و هەر گروپە سیاسێکمان هەڵگری بیر و بۆچوونی جیاواز بی، بەڵام ئەو دانیشتانە و ئەو کۆبوونەوانە نیشان دەدا کە لە سەروی هەمووی ئەو جیاوازیانەوە یەک مەسەلە بۆ هەموو کوردێکی نیشتمان پەروەر گرنگە، ئەویش پاراستنی نیشتمانە بە هەموو قیمەتێک و بە هەموو نرخێک، کە ئێمە ئێستا لە هەموو بەشەکانی کوردستاندا خەریکین ئەو نرخە دەدەین و بە دوژمنانی کورد و داگیرکەران دەڵێن کە سەرەڕای سەدان ساڵ پیلان و تۆتەی دوژمنان و داگیرکەران بۆ تواننەوەی کورد، بۆ لەبەینبردنی، بۆ فرامۆشکردنی کولتور و فەرهەنگ و مێژوو و بایەخەکانی کورد ئەوان ناکام بوونە و بەرەو ڕووخان چوون، و ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر نێوبانگ دەردەکا و حەقانیەتی خەباتەکەی بۆ دنیا ڕوون دەبێتەوە گەلی کوردە لە هەموو بەشەکاندا، بە تایبەتی لە خۆرهەڵاتی کوردستان کە کۆماری ئیسلامی ئێران ئیدعای ئەوە دەکا و ئاڵای ئەوەی هەڵگرتووە کە جزیرەی ئارامشە لە خۆرهەڵاتی شەڕاوی و پڕ لە خوێندا، دەیەوێت نیشان بدا کە ئەوە ڕێگا چارەکانی لەلایە و لەوێدایە کە کورد و باقی نەتەوەکان و ئازادی خوازان دەنجیان لێ دەرنایە بە نیشانەی ڕزایەت، لە حاڵێکدا ئەگەر ئارامشێک بێ بە زۆری سەر مێزەیە لەژێر خەفەقان و دیکتاتۆریدایە کە ڕۆژ بە ڕۆژ ئەو خەفەقان و دیکتاتۆریە زیاتر دەبێت. کۆماری ئیسلامی ئێران بە پێی ئیدئۆلۆژی و سیاسەتەکانی لە ماوەی 37 ساڵی ڕابردوودا تاکو ئێستا نیشانی داوە کە نەک هەر دژی مافی ئازادی خوازان لە ئێرانە، دژی مافی کورد و باقی نەتەوەکانە، بەڵکو دژی مافی کورد لە هەموو بەشەکانی کوردستانی دابەشکراوە. بۆیە لە هەموو بەشەکاندا شەڕ و ئاژاوە و دووبەرێکی بەرهەمی سیاسەتی کۆماری ئیسلامی ئێرانە. ئەگەر ئەوڕۆ ئێمە لە
باشووری کوردستان کە حکوومەتێکی خۆجێیی بۆ خۆی پێکهێناوە دەبینین لەگەڵ قەیرانی جیاواز وەکو قەیرانی دارایی شەڕی داعش دەستێوەدان لە کاروباری ئەو بەشە لە کوردستان و کێشە و ئاژاوە لە نێو هێزە سیاسیەکاندایە جێپەنجەی کۆماری ئیسلامی ئێران بە هەمووی ئەوانەوە دیارە. بۆیە ئەگەر لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کە بەشی ژێرکۆنترۆڵی کۆماری ئیسلامی ئێرانە خەباتکارانی کورد شەهید دەبن، زیندانی دەکرێن، بێحورمەتیان پێدەکرێت، شتێکی نوێ و سیاسەتێکی تازەی کۆماری ئیسلامی ئێران نییە و لە خەباتی گەلی کوردی ئەو بە شەش داشتی تازە دیان. ئێمە 37 ساڵە ئەو تەجروبەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران تازە دەکەینەوە و دەچینە پێش. بێگومان ئازادیخوازانی کورد هێزە سیاسیەکانی دژبەری کۆماری ئیسلامی ئێران و بەتایبەتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کە لە 70 ساڵ تەمەنی خەباتی لەگەڵ دیکتاتۆریدا 37 ساڵی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران تەجربە کردووە، سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران بیر و باوەڕەکانی و دژیگەری بوونەکەی زیاتر لە هەموو خەڵکی دیکە دەناسێت. درەندەبوونی و بێڕوحی بە نیسبەتی خەڵکی کورد لەو بەشەی کوردستاندا زیاتر لە هەمووان پێی ئاشنایە و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەگەر بڕیاری خەبات و درێژەدانی فیداکاری لە پێناوی ئامانجەکانی خەڵکەی خۆیدا داوە و جارێکی دیکە پێشمەرگەکانی کوردستان لە گۆشە و کەناری کوردستان و هەموو گوندەکان خەریکی فعالیت و تێکۆشانن بۆ پەیوەندیگرتن لەگەڵ خەڵک و تێکەڵاوبوون لەگەڵ خەڵک و گەڕانەوە بۆ نیشتمانی خۆیان بە لەبەرچاوگرتنی ئەو سیاسەکانی کۆماری ئیسلامی ئێران بوو. ئێمە کاتێک لە ڕێبەری حیزبدا و بڕیارەمان داوە هەموو ئەو حسابانەمان کردووە و پێمان وابوو کە دەبێت وەکو ساڵانی ڕابردوو ئامادە بین نرخەکەشی بدەین و ئەو پۆلە پێشمەرگەی ئێمە کە ئەوڕۆ ئێمە بۆ یادکردنەوەی قارەمانەتی و بیر و باوەڕی قامی ئەوان لێرە کۆبووینەتەوە نیشانەیە کە لە بەشێک لەو نرخ و بەهایەی کە دەمانەوێت پەرداختی بکەین. ئەو کۆمەڵە پێشمەرگە نیشانیاندا کە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە پێچەوانەی تەبلیغات و پرۆپاگاندەی پوچی کۆماری ئیسلامی ئێران نەک هەر نەتواوەتەوە نەک هەر لەبین نەچووە بەڵکو هەروە ورە بەرز و بیر و باوەڕی قایم و باوەڕی بە ئامانجی گەل هێناوێتەوە مەیدانی خەبات لە کوردستانی ئێراندا. ئەو پێشمەرگانەی کە سەرەڕای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزی زەبەلاح و پۆشتە و پەرداخی ڕژیم تا ئاخر هەناسە و تا ئاخر دڵۆپی خوێن بەرگریان کرد لە خۆیان و لە خەڵکەکەیان. حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیان سەربەرسەر کرد لە ڕابردوو. ئێمە شانازی دەکەین بەو خەباتکارانەمان بەو پێشمەرگانەمان و بەو خەڵکەی کەوزە و هێز و تین دەبەخشن بە پێشمەرگەکان کە ڕۆڵەکانی ئەوانن
و بە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کە پێشڕەوی خەباتی نەتەوایەتیە لە کوردستانی ئێراندا. لەگەڵەوەی کە خەمی لە دەستدانیە و قارەمانانە بۆ ئێمە و بووە هەموو خەڵکی کورد کە ئێوە خۆشەویستان لێرە نمونەی ئەوانن زۆر گرانە، بەڵام ئەو خەمە و خەمەکانی دیکەش ئێمە بە چۆکدا نایەنن. ئێمە لە بیر و باوەڕمان لە ئیرادەمان سوست ناکەنەوە، چونکە پەیمانمان داوە لەگەڵ خەڵکەکەمان تا ئەو کاتەی کە ستەم جیاوازی دانان و حەولی جمهوری ئیسلامی ئێران بۆ تواننەوەی خەڵکی کورد لە ئارادا بێ، خەبات بەردەوامە و حیزبی دیموکرات پێشڕەوی ئەو خەبات هەیە. ئەو ڕووداوە لەگەڵ هەموو قورسایەکەی خۆی، بەڵام هێندێک دیاردە و نیشانەی زۆر نوێی بە ئێمە و بۆ کۆمەڵگای دنیا و ناوچە نیشاندا. یەکەمەوە کە گەلی کورد لە کوردستانی ئێران لە حیزبی دیموکراتیان ویستووە کە خەباتەکەی خۆی درێژە بدە و ئەو خەڵکە یەکەم پشتیوانی ئەو خەباتەیە. حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە پشتیوانی ئەو خەڵکە جارێکی دیکە دەگەڕێتەوە نێویان لەگەڵیان تێکەڵاو دەبێ بۆەوەی کە خوێنی ئارەقەی و زەحمەت و تێکۆشانی لەگەڵ ئەو خەڵکە جارێکی دیکە تێکەڵ بێتەوە و گرێ بدرێتەوە. بە پێچەوانەیەوەی کە بە تایبەتی لەو ڕۆژانەدا بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران تەبلیغات دەکەن و دەیانەوێت نیشان بدەن کە تێکۆشان و حرەکەتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە پشتیوانی بێگانەکان و عەرەبستان و ئەمریکا و نازانم کوێی دیکەیە کە هەموو هەمیشە دەیانەوێت بایەخەکانی کورد کەم بەها بکەن. لێرە ئەمن بە مەسئولیەتەوە جارێکی کە ڕادەگەیەنم کە ئەو خەباتە هەڵقوڵاوی ئیرادە و ویستی گەلی کورد لە کوردستانی ئێرانە، هەڵقوڵاوی ئامادەیی کادر و پێشبەرگە و ئەندامانی حیزبە کە لە هەموو حاڵەتێکدا یارمەتیدەری حیزبی دیموکرات بوون. ئێمە توانا و هێزی خۆمان لەو خەڵکە و لەو پێشمەرگەیە وەردەگرین. بۆیە ئەگەر 37 ساڵە جەستەی ئەو خەباتە خوێنی لێ دەچۆڕێ، ئەو خەڵکە تەرمیمی کردوتەوە، پڕی کردوتەوە. ئێمە وەفادارین بە پەیمانێک کە لەگەڵ خەڵکەکەمان داوە. ڕابردوومان هەر ئەوەی نیشان داوە، ئێستا و داهاتووشمان هەر ئەوە دەبێت. با کۆماری ئیسلامی ئێران و بە کرێگیراوەکانی کۆماری ئیسلامی ئێرانیش باش بزانن کە ئێمە وەک حیزبی دیموکراتی کوردستانی ئێران خەڵکی کورد پێشبەرگەکانی ئێمە شەڕخواز نین. ئێمە ئاشتیمان دەوێت، پێکەوە ژیانمان دەوێت، پێکەوە هەڵکردنمان دەوێت. ئێمە دەمانەوێت خەڵکەکەمان لە کوردستان، لە ئێران و لە هەموو بەشەکانی دیکەی کوردستانی دابەشکراودا ژیانێکی سەردەمیانەی وەک ئەو ڕۆیان هەبێت لە دنیادا. خەباتی ئێمە بۆ بەدەستهێنانی ئەو شێوە ژیانەیە و ڕزگاری لە چنجی زەلیلی و داماوی و ئەسارەت. ئێمە لەگەڵەوەی کە
لە مەراسمی سەرخۆشیدا کۆبووینەتەوە، بەڵام نەوعێک یەکگرتن و یەکدەنجی لە نێو خەباتکارانی کووردا لێرە دەبینین. ڕەنگە یەکێکی دیکە لە تایبەتمەندی گەورەکانی ئەو ڕووداوە ئەوە بێ کە خەڵکی کورد، ئێوە نوێنەرانی ڕێکخراوەکانی سیاسی لە هەموو بەشەکانی کوردستان، بە ئامادەبوونتان لەو ڕێوڕەسمەدا نیشانتاندا کە دڵتان لەگەڵ ئێمەیە، بیر و باوەڕتان لەگەڵ ئێمەیە. هەمومان پێکەوە باوەڕمان بە ڕزگاری کوردستانە و هەر یەکەی لە بەشی خۆیدا بە شێوەی گونجاوی خۆی خەبات و بربەرەکانی خۆی درێژە دەدا. ئەو یەکگرتنە ئێستا لە هەموو وەختێکی زیاتر پێویستە پەرەی پێ بدرێ و قایم بکرێ. بۆیە هیوادارین کە شەهیدبوونی ئەو پۆلە پێشبەرگەیمە و ئەو کۆبوونەوەیە و هەروەها ئەو پێشبەرگانەی دیکە کە لە بەشە جیاوازەکانی دیکەی کوردستاندا ڕۆژانە تەربەکانیان دەگەڕێتەوە بنەماڵەکان و لێو خەڵکەکەیان بەدەستی دوژمنان و تێرۆریستان و ناحەزانی کورد شەهید دەبن. ئەوانە هەمویان ببنە هۆیەوە کە لە هەموو بەشەکاندا بە تایبەتی لە باشووری کوردستاندا کە هەموو کورد هیوای پێیەتی کێشەکان لە ڕێگای ئاشتی خوازانەوە چارەسەر بکرێن و ئەو کێشانە نەبنە هۆیەوەی کە ئامانجە بەرز و نەتەوەیەکان فرامۆش بکرێن و کەمبایق بکرێنەوە، چونکە هەمومان لە بەرچاومانە و ڕۆژانە دەبینین چۆن دوژمنانی ئێمە پەنجەیان ناوەتە نێو خوێنی ئێمە و بە هیچ جوور لە خوێن بڕشتن و خوێن مشتنی ئێمە تێر نابن. ئەوان ڕوحمان پێ ناکەن و پشتیوانی مە گەورەترین هێزی مە یەکگرتووی ئێمەیە. هیوادارم ئەو شەهیدانە و هەموو شەهیدەکانی کوردستان ببنە دەرسێک بۆ هەمومان کە مێژوویەکی نوێ لاپەڕەیەکی نوێ دەست پێ بکەینەوە لە پێکەوە ژیان، لە پێکەوە هەڵکردن، لە حورمەتدانان بۆ یەکتر و بەهێزکردنی یەکتری. زۆر سوپاسان دەکەم لە بەشداریتان. بێگومان ئەو بەشداریە خەم و خەفەتی ئێمە هاوسەنگەرانی ئەو پۆلە پێشمەرگەیە بە تایبەتی بنەماڵە خۆشەویستەکانیان کە ئەوانەی لێرەن و چ ئەوانەی کە لە هەر شوێنێکن کەم دەکاتەوە، چونکە ئێوە خەمەکانمان لەگەڵ دابەش دەکەن. زۆر سوپاسان دەکەم و ئاواتم سەربەرزی ئێوە و سەرکەوتنی کوردستانە.